دەستپێکردن خۆناغی پیتەکان پیتی پر لە چی پێک دێت خاڵی چوار نووسرا بەداخەوە وەڵامەکەت هەڵەیە من لە 2005ەوە بیرم کردەوە کە لە بواری ژینگەیە خزمەت بکەم بۆی ڕوون کردە دروستکردنی تۆرباین وەکو یەکێک لە ریزبەندی ئەو کارانم لە بواری میکانیکی فیزیادا بۆیە بیرم کردەوە کە یەکێ لەو بیرۆکانی کە لە پێشتریشە کارم لەسەر کردووە بابەتی وزە بووە چۆن ڕێگەی ئامێرەکان و لە ڕێگەی کاریگەری ئامێرێکەوە بتوانین بیگوازینەوە بۆ دروستکردنی وزەی کارەبا چکە وزەی کارەباش دروست نابێت بەڵکو لە جوڵێکەوە گوازرێتەوە بۆ جوڵێکی تر ئەمەش واکاکە کارەبا دروست بێت بۆیم بیرنەوە کردەوە کە تۆرباین دروستکەم هاتم نزیک 2010 چەند جۆرێک لە تۆرباینم دروست کرد یەکێک لەوانە کە ئەمەتا لە دەستە چەپی خۆمە ئەم نوعیان پێی دەوترێ ڤێرتیکاڵ وێن تۆرباین حکمت و ینی مهمی ئەم تۆرباینە لەوایە کە لە لوتکەی چاکانە دادەنرێت پێویست ناکە کە تۆ کاتی ئاراسی با لە شوێنێک ئێت و تۆرباینەکە بە شێوەیەکی حاسە بە شێوەیەکی تەکنۆلۆژی زۆر پێشکەوتووە لێ بکرێکە ڕاستە خۆ ئۆتۆماتیکی ڕووی لە هەواکە بێ بۆیە ئەو بواری پێویست نیە ئەو تەکنۆلۆژیای پێویست نیە ئەم چێکە لە هەج ڕوویەکەوە هەوا هەبێ یەکسەر هەواکە وەرەگرێ زیاتر بۆ شاخە بەرزەکانێک کە ئاراستی هەواکانی جیاوازە لە یەکاتە و حکمەتێکی تریشی ئەمەیەکە قوتێکی زۆر لەو پەروانانەی کە پێوێت دەتوانێت وزەیەکی زۆر بکاتەوە بە بەراورد بە جۆرەکانی ترچکە جۆرەکانی تر تەناتوانێت بە شێوەیەکی بڵاو و سینگڵ پانکی لێبەسی یاخۆ پەروانی لێبەسی ئەم نوعیان ئەوەی نییە ئەمان زیاتر دەتوانێت هەوایەکی زۆر بایەکی زۆر وەربگرێت و بگوازێتەوە بۆ تەولید و بۆ فڕنە و پولی و قایش و شتەکانی بۆ توانێت زۆرترین وزە گل بداتەوە و جێنەڕایتەرەکان بخاتەریش لە پێکاتی دروستکردنی ئەم تۆرباین ناسوورم لە بنسبەت ئەم نمونانە کە تقریبان تا سەیان پێرکارەبات دەتوانێت وەربگرێت لە ئامێرێک جیازەکەی مۆرکردووە هاتووە پارانە پێوە کردووە لە تەختە و لە پلاستیک و ئاسنم زۆرتر بەکارێناو لە ڕێگەی چەسبی تایبەتەوە یا خودت بڕخەوە وام لێ کردووە کە ئەو پەڕانە لە ماتۆڕە بەستم ببێ بە تۆرباین شکلێکی تۆرباین وەرگێت ئەم ئامێرەی تر دیکە کە لە پشتمە لە دەسە ڕاستە ئەمایان پێ دەوترێت شاری وین تۆرباینەوە تا یەک ئاڕاستی هەواکە وەردەکرێەوەی کە وەکو باسیشم کرد ئەم تۆربانە شتێکی زۆر باوە تەنانە دووە باسەکرێکە لە پێش زایانیش ئەم شتانە بەکاراتەوە بە تایبەتی بۆ هەڵکێشانی ئاو بۆ با بڵێن بۆ ئاش بەکار هاتووە لەو سەردەمە زۆر قەدیمەکانەکە با بڵێن پیشەی سەرەتایی ئەو سەردەمە لە پێشینانە زیاتر کشت و کاڵ و زەرعات و ئەم جۆرە شتانە زۆر بۆیە سوودێکی یەکەمی ئەم جۆرە تۆرباینە ئەم جۆرە تۆرباینە ئەوەیە کە بۆ ئاشەکان بەکار ئاهات بۆیە منیش خەل لە ڕیزبەندی ئەو لە دوای 2015 کە ڕوون کردە بواری ژینگە و دروستکردنی تۆرباین وەکو گرین ئێنێرجی واتە وزێنێ بووەکان لە سروشتا کە سروشتی کوردستان خۆی بەخۆی بەناوبانگە وەکو کار و ئاوی وەکو ڕادەی نسبەی با و هەروەها تیشکی خۆ لەم سیانە دەوڵەمەنە وە لە بنسبەت خاکەکەیشی پڕێتی لە وزە و لە کانزای زۆر دەوڵەمەند کە سوودی لەور دەگیرێت لە ڕێگەی ماگنێتەکانەوە بۆ جواندن بۆیە ئەم تۆرباینەش بە هەمان شێوە لە ڕێگەی سروشتەوە ویستومە کە پەرە بە سروشت خۆی بەمەوە چکە ئەمەکە ئەم ئامێرانە دروست دەکەین خزمەت بە ژینگەکەین لە ڕێگەی چیەوە واکەین کە موریدەکان نەمێنێ واکەین کە کارگەکان نەمێنێ یان بۆ نووسە فکری وا هەیە کەم تۆم ئۆتۆمبیل دروستکەم بە هەوا ئیشکان لە ڕێگەی تۆرباینەکانەوە جا بۆیە ئەم تۆرباینە با بڵێن بە شێوەیەکی عام لەو بوارانە زیاتر بەکاردێنرێتەوە سەرەتاش بەکارهاتەوە و لە چەندین بواری ترا بەکاردێنرێ ئەم ئامێرەی تر کە شێر ئەوین تۆرباینی پێدەوترێت
زۆر باوە بەعام بە شێوەیەکی سیگنال لە هەموو بوارەکانە بەکاردەهێنرێت. ئەمەشە هەر بە شێوەیەکی سادە لە ئامێری ئاسن و پلاستیک زیاتر بەکارم هێناوە کە تیایدا بتوانین ئەو وزەی کە پێویستمانە گلی بدەینەوە و بەدەستی بێنین بۆ ئامێرەکانی ناو ماڵ یاخۆت بۆ کارگە بۆ دوکان بۆ جیهازەکان. زۆرترین مەصرف کە بەکارم هێنا بێت تۆڕ نەبوو ئیشی تۆڕنەکردن زۆر بەکارهێناوە ئیشی ئاسن بە ئەوامێر بە شێوەیەکی گەورەکە تەقریبەن نزیک 15 ئەمپێر کارەبا دروستم کردو و زۆر بە شێوەیەکی تۆپمە دروستم کردووە. منیسە شارێکی سەوزم دروست کردووە کە بارگیراوەندی وزەنێوبۆکان یان تۆڕباینەکانە کە تێدا لەم شارەدا بە تەواوەتی گرنگی دەدەین بە وزەنێوبۆکان با بڵێن گرین پاوەر کە لەم شارەدا ئەمە توانین لە ڕێگەی سیستەمێکەوە سەرجەم شەقامەکان شوێنە گەشتیاریەکان سەیرانگاکان شوێنەوارەکان لە ڕێگەی سیستەم و وزەنێوبۆکانەوە پشتی پێ ببەستین و بتوانین ببێتە شارێکی زیرەک شارێکی مۆدێرن بۆ سروشتێکی بۆ کوردستان شتێکی تازە و جوانە بێت. پرۆژەکەمان بریتە لە هایدرۆلایف کە سیستەمێکی هایدرۆپۆنیکی زیرەکە بۆ کشت و کاڵکردن کە بریتە لە کشت و کاڵێک بە شێوازێکی تازە و زیرەک بەکارهێنانی ئاوە لە بری خاک ئەو ئاوەی کە بەکاری شوێنی ڕێژەی بە فیڕوانی کەم بۆتەوە لە ساردنەوە هەروەها ئامێری قەبارە گەوری بۆ بەکار نایە بۆ کشت و کاڵ بەڵکو لە ڕێگەی میکانیزمی ئاسانەوەیە و هەروەها موادی کیمیایی و قڕکەریشی بۆ بەکار ناهێنێت. ئەمە نمونەیەکی کارەکەمانە کە ئەمە گەرم و جۆ گەرمەشامی تێئەکرێت کە بە شازی کۆنتێنەر دواتر گەورە ئەکرێت سیستەمی ئاوەکەی لە پشتەوەیانێ بە شێوازێکی ئەیپرژێنێت و ئەمە تەڕەکات پاشان ئاوەکەیەتە خوارەوە سایکڵی پێڵێن ئاوێکی زۆر زۆکەم بە فیڕۆیە کاتێ فرێشەبڵەتی لە دەستەیە ئاین تازەی ئاوەکە لە دەستەیە نیوترێنتی تێکرێت لە خوارەوانە بە شێوازێکی پۆمپەوانێ و هەروەها لێرە گرۆڵاتیشی تایە کە بۆ گەشەکردنی ڕۆکەکە پێویستەوە و جێگرەوەیەکیش بۆ خۆر هەموو میکانیزمەکانی ژینگەی ترادیشناڵی ئەف و کشت و کاڵی ئاسایشی تایە و هەروەها پێویستی بە وزەیەکی زۆر کەم هەیە بۆ کشت و کاڵکردن ئامێری قەبارە گەوری بۆ بەکار نایێنێت لە کاتی کشت و کاڵە لەبەر ئەوەی ئەو کشت و کاڵی کاتێ لەم جۆرە ئامێرەیە کرێت کارەبایەکی زۆر کەمترێت کارەکان بە شێوازێکی ئۆتۆماتیکە لە کاتێکە وزە بەکارهێنەکە پێویستە. ئەم کارەی ئێمە من نمونەیەکمانە لەناو ئەو ئامێرەیە کە بە شازی کۆنتێنەر و بۆکسی شەکرێت کاتێک گەورە ئەکرێت توانێت کۆنتێنەرەکەش گەورە بکرێتەوەوانە و بە شێوازێکی ژوور لە هەروەها لە گرینهاوسی شاکرێت ئەمان سەرکەوتوترینیانە بەهۆی هەرسانی سیستەمەکەوانە لە شێوازی گرینهاوسە ئەتوانین بەرهەمەکانی سەوز و میۆشی تێ بکرێت. دەستپێکردن خۆناغی پیتەکان پیتی پ لە چی پێکدێت خاڵی چوار مسرا بەداخەوە وەڵامەکەت هەڵەیە. خۆم بە خۆشحاڵە زانم کە توانیمە سوودێکی باش لە تەکنۆلۆژیا ببینم بۆ بەرەو پێشچوونی ژینگە و لابردنی ئەو شتانی کە زیان بە ژینگە ئاگەێنن لە ماوەکانی ڕابردوو ڕۆبۆتێکمان بەرهەمێنا کە توانای هەبوو ژینگەوە پارێزێت و ئەو ڕێگەوبانانەی کە بۆی مرۆڤەکانەوە پیس ئەکرێن ئەو پاکی ئەکردەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و توانای هەبوو خۆی بارگایی بکاتەوە لە ڕێگەی وزەی سەوزەوە و هەروەها ئەم ڕۆبۆتە ئەتواندرا لە هەر شوێنێ بەکار بهێنرێت کە مرۆڤەکان خۆیان بیانەوێت دایبنێن بۆ نمونە مەعمەلە گەورەکان یاخود ڕێگەوبانەکان ئەو جادا گەورانی کە بەکارهێنرێن و دەرەوەی شار ناو شار و هەروەها ئەتواندرا بۆ گەڕەکانی ژابندرێت ئەم ڕۆبۆتە توانایی هەبوو زۆر لە مرۆڤ بۆ ورتر کارەکانی ئەنجام بات و زۆر بە پوختر ئەنجامی با بە تێچووی کەمتریش
پێگاتی ڕۆبۆتەکەمان بریتی بوو لە بزوێنەرێک و هەروەها بزوێنەرێک تایبەت بە جوڵەی ڕۆبۆتەکە و هەروەها بەشێک کە تایبەت بوو بە هەڵگرتنەوەی خاشاکەکان و هەروەها بەشێکی تایبەت بە پرۆسسکردنی داتاکان بۆی کە خۆی نێکێشە بە هیچ تەنێکی تردا و بتوانێت خۆی درایڤ بکات بڕاستەوخۆ و بەشی پاوەڕ سەپلای و بەشی سۆلەر پەنەڵی هەبوو کە ئیتوانی خۆی شاحن بکاتەوە لە ڕێگەی وزەی خۆرەوە. ئەو ڕۆبۆتی کە بەرهەممان هێنا بۆ ناوەندێک بوو کە توانیان سوودی لێوە بگرن و بە خۆشحاڵیەوە بەکارهێناو تا ئێستاش بەکارهێنرێ سوودێکی باشیان لە تواناکانی ڕۆبۆتە وەرگرت و ئەتوانین بڵین فیدباکێکی زۆر باشی هەبوو کە ئەم ڕۆبۆتە توانیتی ئیشەکانی خۆی زۆر بەسەرکەوتووی ئەنجام بات. یەکێک لەو کارانەی کە ئێمە لە ماوەکانی داهاتوە کاری لەسەر ئەەکەین و کاریشمان لەسەر کردووە پاراستنی دارستانەکانە لە گڕگرتن یاخود لە هێرشی داربڕینەوە کاتێککە دەسەکرێت بە داربڕنەوە زۆر کار لاگ لە دارستانێکە بڕێتەوە ئێمە کارمان کرد لەسەروی کەوا بکەین ئەم دارستانن پارێزراو بن لەژێر چاودێری پۆلیسا بن بۆیە کارمان کرد لەسەرەوەی بە شێوەی IoT سیستەمێک دروستکەین کە دارستانەکان بپارێزرێن نەکەون ئەو کاتێک کە ئاگرێک بکەوێتەوە ڕاستەوخۆ ئاگدارکردنەوە بنێرەوە بەشی سکوێریتی یاخود لە کاتی داربڕینەوەیە و لە هەر حاڵتێکی نەخوازراوە کە ئێمە داتاکان سابتەکەین و ئەو داتانی کە هەیە لە ڕێگەی زیرەکی دەستکرەوە لێکدانیان بۆ کرێت و هەر کاتی حاڵتێکی نەخوازراوە ڕوویە ئەوە ڕاستەوخۆ پۆلیسی مرۆیی ئاگدارەکرێتەوە کە ئەو حاڵتە نەخوازراوە چارەسەرکەن مەبەستیشمان لە پۆلیسی مرۆیی ئەوەیە تەوابوونی ئەم پرۆجێکتە بۆ ساڵی 2024 یان 2025 بەردەست ئەبێت و ئینشاءڵڵا لە میدیاکان بڵاوکرێتەوە و لە ئێستادا ناتوانین تەفاسیری تەواوی لەسەر بین لەبەری پرۆجێکتەکە هەم لە کاتی دروستکردنە هەم بۆ پاراستنی ئایدیاکەش ناچارین کە پرۆجێکتەکە بیهێڵینەوە بەڵام ئینشاءڵڵا لە کاتی خۆی بەردەست ئەبێت هەڵوێستی خۆیان بۆ بەرامبەر ژینگە و هەڵوێستی تاکانی تری بۆ بەرامبەر ژینگە بۆیە بە هەمانگی لەگەڵ چەندین کەس ولایەنە کارمان کردو بۆی ئەم پرۆجێکتە بەرەو پێشچوونی تەواوبینێ بەخۆیەوە و بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە لە پەیمانگای تەکنیکی کوردستان چەند فێرخوازێکین پەرمان بە چەند بیرۆکەی جیاوە بۆ ئەوەی کە دۆستی ژینگە بێت چەند پرۆژێکتێکمان ئێمە بۆ ئێوە ئامادە کردو ئیمڕۆ لەگەڵ شەرحی پرۆژێکتەکانە کە ئێستا یەکە بەیەکاچینە لایەن هەر یەکەیان کە تایبەتمەندی جیاوازی هەیە هەم من خۆم بە ئۆتۆمبیلی زیرەک بەژاریم کردووە سمارت هاوسمان هەیە هەمانە گەراجی زیرەکە پرۆژەی تریشمان هەیە پرۆژەی بانزینخانەیە یەکێ لەو پرۆژانەیە کە ئاماژەم پێکرد ئەمە بیرۆکی خۆم بوو ئەمان ئۆتۆمبیلی زیرەک بوو چۆن وایەکە کە دۆستی ژینگە بێت وەک چۆنەڵی ئۆتۆمبیلەکانی تێسلا کە دروست کراوە چەند حاسە و سێنسەرێکمان بۆ داناوە چەند تایبەتمەندیەکم تێ کردووە یەکێ لەو تایبەتمەندیانە لە ڕێی دوو سێنسەرەوە ئەمە چۆن نتوانین لە داهاتوە لە ژینگەیە بەکاری بێنین ئێمە خۆمان ئەم پرۆجێکتە لاینێک خەتێکمان ڕائکێشا بۆ ئەوەی کەم سیارەی لەو خەتە تێپەڕ نەبێ لە داهاتوە تۆ توانی ئەم بیرۆکەیە بەکاربێنیتەوە بۆ ئەوەی کە هەم جەنجاڵی شەقامەکان هەم ڕووداوی هاتوچۆکە مەکاتەوە بەم بیرۆکەیە چەندین بیرۆکەی ترماتیادانەوە هەر ئەم سیارەیە ئەتوانین بیرۆکەی ترم بۆ زیاکەرەوە بیرۆکەی ئۆبستاکڵ چیمان بۆوەکە بۆ نمونە ئەم حاسەیە دوای هەوڵین بە ئەمەلیش پێتان بڵین لێرە سێری پێشەوەی خۆیەکات ئەگەر بربەستی هەبێت لێ نزیکە بێتەوە سێری ڕاستەکە لە ڕاست ئەگەر بربەستی هەبێ ئەچێ بۆ شوێنێک کە چۆڵە کە چاپە ئەمە خۆم پرۆگرامم کردووە لێرەوە توانی چەند بیرۆکەیەکی لێ بکەی بۆچی وەکو بڵێ ئەم سنسەرە بەکاریەت کە لە سیارەی نزیک بۆ سیارەکە بۆستێت ئەگەر بۆ نمونە تایبەتمەندیەکتری بۆ زیاد بکەین بڵین سیارەکە سێر حاسی لە ڕاستی هەڵبێ سیارەی لای ڕاست بێ پێشکاتەوە بۆ لای چەپ چەندین بیرۆکە بە دوای ئەمایەت بۆ من لێرە نزیکی هەشت تایبەتمەندی تایە ئەوەی کە دۆستی ژینگە بێ و ئێمە بەکارمان هێناوێ من ئیمڕۆ بەتان ڕوونەکەمەوە.
پرۆژەیە کە ئامادەمان کردووە ئەمە هەر هاوڕێکی خۆم ئامادەی کرد ئەمە بیرۆکەکەی چێ بیرۆکی ئەوەیە بۆ نمونە لە ماڵە ئۆتۆماتیکی ئۆتۆمبیلێکە هەیە یانم دیڤایسات توانی بچووکتر کەیتەوە بۆچی کاتێککە پیس و خۆڵیەک لەسەر ئارزەکە هەبێت لە ڕێ ماتۆڕێکەوە هەڵیە کێشێت بەڵام ئێمە وەکو دیزاینم دیزاینەمان ئامادە کردووە ڕاستە لەوانەیە دیزاینەکە گەورەتر بێ بەڵام ئێمە لە داهاتوو ئەگەر پەری پێ بدرێت توانین شتێکی باشتر دروستکەین ئەم پرۆژێکتە نەک هەر توانین لە ماڵا بەکاری بێنین چونکە ئەم پرۆژێکت ئێمە بە چەند حاسەیەک و لێکمانیاوەتەوە کاتوانین لە شەقامەکانە بەکاری بێنیت ئەو کاتە وەکو بۆ نمونە کارگوزارێکی شوێبەوەکە بەڵام ئەوەیە تۆزێ پێویستی بە تەتەوەرکردنە لێرە شامە حاسەی دواوەیە کە ئەم حاسێ بە تەواتی ئیشەکە و ئەگەڕێ بۆ ئەو شتەی کە بربەستەی لە بەردەم خۆمانە هەیە بۆی پاچی بکاتەوە. لێرە ئێمە دوو پرۆژێکتی ترمان هەیە کە ئەویش هەر دۆستی ژینگەن بۆ نمونە پرۆژێکتی دەسە چەپم ئەوە سمارت هاوسە سمارت هاوس چیت بۆەکە خانووی زیرەک لێرە ئێمە من باس تایبەتمەندیشیانێ بۆەکەم بۆ نمونە سنسەرێکمان بۆ داناوە حاسەیەک کە ئەو حاسەیە چیمان بۆ بکات حاسەکە بەرپرسە لەوەی کە بۆنی غاز لە ماڵاکە بە ڕێژەیەکی بەرز هەبێت ئاگادارەیە کاتەوە زەنجە لێیات لە هەمان کاتە ڕەتمان کردۆ بە سیمکارتەوە بۆ ئەمە سوودەکەی چییە کە تۆ لە دەروی ماڵیت لەوانەیە مناڵە جێهێشت بێ لەوانەیە ئەگەر مناڵیشە جێنەهێشت بێ بۆنێکی خاص دزە بکات لە ماڵەکەی خۆتە ئەتوانێت لە ڕێی کورتەنامەیەکەوە بۆ سیمەکەت ئاگادارە بکاتەوە پرۆژێکتێکی ترمان هەیە کە ئەمەیان فکرێکی زۆر ناوازیتیایە فکرەکەی لە چیایە ئێمە زۆر کات کێشەیە ڕوویا لە بانزیخانەکانمان کە بانزیخانەیە گڕەگرێت یان حاڵەتێکی نەخوازرا و ڕۆیات ئەم پرۆژێکتە هەڵەسێ بە دوو کردار یەکەم کردار کە دامان ناوە لەسەرەوە ئێمە بە سێڤۆیە دامان ناوە ئەم پرۆژەی گەورەتر بێتوانین شتی تری بۆ دابنین لێرە ئاوڕشێنی ئاگرەکە ئەکات باشە بۆ خوارەوە بەڵام لە هەمووی گرنگتر لێرە بانزینەکەمان هەیە بانزینەکە خۆکارانە کە هەستی پێیەکە ئاگرێک کراوەتەوە ئەچێتە خوارەوە و ئەمە ژواکە کە بە تەواوەتی پارێزگاری لە بانزیخانەکە بکە و کێشەیەکی وا دروست نەبێت لەگەڵ ئاگر دروستکردنە. ئەمەش پرۆژێکتە بوو کە باسمان کرد وەک پێم وتنم سەیارەی بە تەواوەتی پرۆگرام کرا بۆ ئەوەی ڕوودانی هاتشتۆ دروست نەکات و دۆستی ژینگە بێت لێرەکە زیگە بێتەوە لە هەر بەربەستێت خۆی زیرەک و ئاگادار بێت خۆی نایە لە شتێک ئەوە تێبینیم کرد لێرە بۆ نمونە دەستی چاپ دەستی ڕاست ئەم شوێنە چۆڵ بێت ئەچێ بۆ شوێنە ئەمە تاواتێمە پرۆژێکێکی زیرە. بۆمان دەرکەوتووە کە مادەیەکی زۆری ریسایکل ئەتوانین بەکاری بینەوە و فرێ نەدرێ ئەنی بۆ نمونە پلاستیک لە عێراقا دۆری 1.5 میلیۆن تان فرێدرێت و بەکار نایێت و دۆری 7,000 لەم ریسایکلەکە کوردستان وەریگرتو بەکاری هێناوەتەوە ئێمە ئەمانەیە ئەم ڕقەمە ئەم ڕێژەی ریسایکلینگە بەرزکەینەوە بیرۆکەکەی ئێمە ئەوەیە بە ڕێگای ئاپلیکیشنێکەوە ئێمە بووین بە ناوەندێ لە بینی ئەو خەڵکانی کە پێویستیان بەم مادانە نییە ئەتوان بێنە دەست ئێمە و ئێمەش ئەینێ بۆ کارگانە یاخود ئەو بزنسانی کە بەکاری هێنەوە ئەم مادەیە لە ڕێگای ئەم ئاپلیکیشنە هەر ئەوەنە کە چیتە ناو ئاپلیکیشنەکە کلیکێکەکەی ناونیشانی خۆت دانیت و ئێمە بە زووترین کات یین لە خزمەتیان نبین و مادەکان لێ وەرەگرین زیاتر ئێمە فۆکسمان کردووە سەر پلاستیک زیاترین زیانی هەیە و زیاترین مادەی ریسایکلینگە کە لە ئێستادا زۆر بووە بەس بە تەماشین
مستقبلا ئەمە زیاب بکەین ئەم شتانە بۆ پلاستیک بە یاخود قماش بە یاخود شتی کەش بێت. ئێمە یەکەم جار ئەم بیرۆکەیە لە کارگای سوول ئینۆڤیشن ئڤێنتێکیان کردبوو وەیست تو ڤالیو هاکەثۆن بوو. ئێمە چوین بۆ ئەوێ تیمێکمان دروست کرد هەموو کەسێ باسی لەسەر ئەم بابەتە ژینگەیانەی کرد. ئێمەش یەکی لە بیرۆکەکانی ئێمە ئەم ئاپلیکیشنە بوو. بە بیرۆڕای ئێمە ئەم ئاپلیکیشنە زۆر سوودیە بێ بۆ ژینگە. لە ئێستادا هیچ شتێک نییە، هیچ ئاپلیکیشنە هیچ یارمەتیدەرێ نییە خەڵک توانێت خۆی ریسایکڵکە. یەکێک ژینگە دۆست بێ بۆ نمونە ناتوانێت بە ئاسانی ریسایکڵکە ئەم پلاستیکە لەگەڵ خۆرەکان لەگەڵ پاشماوەکانی کە جیا بکاتەوە و بیا بەدەست خەڵکیکە و سوودی لێ ببینێت. ئێمە لە 2023ەوە دەستپان پێکردە لە ئاخیری 2023ەوە ئەتوانم بڵێم چەند مانگێکە ئیشەکەمان کردووە گەیشتونێتە چەند تەفاسیلێک شتەکان وردەوردە ڕوون بۆتەوە. ئەم ئەپلیکیشنە زۆر ئاسانە هەموو کەسێک توانێت بەکاربێنێت. هەرەوەنە دایە بەزێنی ئەچیتە ناو ئەپلیکیشنەکە دەستەنێ بە ریسایکل و ناونیشانی خۆ دانیت و ئێمە خۆمانین لێ وەرەگرین. هەموو کەسێک توانێت بەکاربێنێت. ئەم بیرۆکانە لەسەر ئەرکی خۆم کردو لەسەر ئیمکانیەت و تەکلیفی خۆم کردو تا ئێستا هاوکاری شت نەکراوم. وێ بەرنامەمە ئیشەکە گەورەترکەم ئەم تۆرباینانە دانم لە شارەکانە لە گوندەکانە بە تەواوەتی توانین سوود بەمە ببەستین تاکوجێی ئەو ئامێرانە بگرێتەوە کە زیان بە ژینگەگەێنێ. لە ڕۆژانی ئەمڕۆدا تەکنۆلۆژیا سیرەکەین لە کاتی فراوانبوونە گەورەبوونیا لەگەڵ خۆشە زەرەر بە ژینگە دەکەێنێت و لە کاتی گەورەبوونی شارەکانە تەکنۆلۆژیاک کە زەرەر بە ژینگە دەکەێنە ئێمەمانەوێ تەکنۆلۆژیایەک بەرەمبێنین لە پاڵ ئەمەداکە سوودی بۆ ژینگە هەبێ و بتوانێت جێ ئەو ئامێرانەش گیرێتەوە کە زەرری بۆ ژینگە هەیە بۆیە کە دەبێتە هۆی ئارامی و دەستەبەرکردنی ژینگەیەکی سەوز بۆ دانیشتوانەکەی و ئەو سروشتەی کە لە ناویدایە. من هەوڵە دێم کارەکانم بە فراوانتر بکەم بەڕۆپێشی ببەم و تازەگەری تیا بکەم. میشی لەوانە دروستکردنی بەلەمێکە بۆ بەنداوی دەربەندیخان کە بتوانین لە ڕێگەی ئەو خەشڵ و پلاستیکانی کە سەرعاوکە کەوتۆ پاشی کاتەوە. دومینی شان سروشتی کوردستان سیرەکەین زیانێکی سۆری پێگەێنەوە لە ڕێگەی ئەو مینانەی کە چەندراون ناو خاکەکە من بیرەکەینەوە کە ئێمە بتوانین ئامێرێکی تەکنۆلۆژی زیرەک دروست بکەین کە بتوانێت ئەو مینان هەڵگرێتەوە سروشت و خاکی کوردستان پاک بێتەوە. وەلامان کاتە ئەمەمانی برۆ بدەین بە کێڵگەیەکی کشت و کاڵی زیرەک لە ڕێگەی وزەنێوبووەکان و سیستەمێکی زیرەکەوە ئەم بتوانین بازاڕەکانمان بڕکەین لە بەرهەمی زۆر باش و بەسوس لە ڕێگەی پێشبەرسن بۆ سیستەمانەی کە لە کشت و کاڵە بەکاری دێنێ. و هەروەها لە ڕێگەی ئەم وزەنێوبووانەوە ئێمە توانین شەقامەکان ڕووناک بکەینەوە ئەو شوێنانەی کە بەتایبەت وزەی کارەبای ناگاتێت ئێمە توانین بە تەواوەتی وزەی بۆ دابگەین سەر بە خۆیانە ئەو شوێنە بەڕێوە ببات و هیچ مەسروفاتێک لەسەر لایەنی پەیوەندیدار و حکوومەتیش زۆر کەم کاتەوە. وەکو پاڵپشتی ئێمە لە سەرەتای دەستپێکردنی کارەکانمانە سوول ئینۆڤیشن هاوس یارمەتیاوین کە لە دروستکردنی پرۆتۆتایپەکەمان هەروەها بۆ بەردەوامیمان یاخود گەورەیکردنی کارەکانمان پێویستمان بۆ پاڵپشتەیە چونکە ئەم پرۆژە ژینگەیانە بۆ کۆمەڵگەی ئێمە پێویستە. ئێمە بۆ پاڵپشتیانەی کە پێ بۆمان دابین بکرێت کەلوپە لە کشت و کاڵە پێویستە تازەکانی کە لە دەرەوە هەیە ئەیهێنین بۆ ئێرە بە شازی تۆڵ پارچەکان ئێمە لێرە ئەیبەستین و ئەتوانین بەتای بکەین بە هایدرۆپۆنیکی. ئەگەر ئێمە پاڵپشت بکەین ئەتوانین ئەو جۆرە کشت و کاڵە بێنینە ئێرە کە پێویستی بە وزەیەکی کەم هەیە لە بوارژینگەکەمانە ئۆکسیجینێکی زیاترمان دەستەکەوێت و لە جیاوازە کشت و کاڵی ئاسایی کە ژینگە پیسەکە یاخود بەهۆی ئەو میکانیزمە قورسەی کە جوتیارانێکن قازانجێکی کەمترەکەن کاتێک تەکنۆلۆژیا لەگەڵ کشت و کاڵە تێکەڵەکەین ئێمە ئەتوانین ڕێگەیەکی ئاسانتر و باشتر بکەین لە کشت و کاڵە.
یەکێک لەو هۆکارانەی کە واکە ژینگە پارێزراو بێ ئاژەڵەکانن ئاژەڵە کێویەکان بەتایبەت من یەکێک لەو شتانەی کە حەزم کرۆ کاری بۆ بکەم پاراستنی ئاژەڵەکانن لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە یاخود لە ڕێگەی ژیری دەستکردەوە ساڵانە بەردەوام پۆلێنکردیان بۆ بکرێت وە هۆکاری لە ناوچوونیان هۆکاری گەشەکردنیان دیاری بکرێت لە ڕێگەی ژیری دەستکردەوە ئەمە یەکێک بۆ لەو شتانەی کە حەزم کرۆ دروست بکەم بەڵام بۆ هۆی پاڵپشتینەکردنی داراییەوە نەمتوانێت تا ئێستا پەرە بۆ بیرۆکەیە بم بۆ بەرهەمێنانی ئەم پرۆژەیە ئەگەر پاڵپشتی دارایی هەبێ و هێزی کاری باشمان هەبێ بەڕاستی من ئەتوانم لە ماوەی ساڵانی کەمە سیستەمێک بەرەم بێنین کە لە تەواوی جیهانە بەرهەم نەهاتوێ بۆ پاراستنی ئاژەڵە کێویەکان یاخودەوە ئاژەڵانی کە لەناو دەریا و زەریاکانن ئێمە بتوانین سیستەمێکی وا دروستکەین خۆی پۆلێنکردنیان بۆ ئەنجام با و جۆری نەخۆشیەکانیان دیاریکە و ئەو هۆکارە نشکەوایان لیەکە لە ناو چەند حیواناتەکان ئێمە وا بکەین ئەو هۆکارانە ناوبەرین یاخود نەهێڵین ئەمە بێتە هۆکارێک بۆی ژینگە خۆی دووبارە نوێ ببێتەوە چکە ئاژەڵەکانی ژینگە دوانێکی لێکجیانەکراون. بەڵام ئەومان بیر نەچێت کە ئێمەش پێویستمان بە یارمەتیەک هەیە بۆ بتوانین ئیشە ئاسانتر و بە زووترین کات کار بکات و بەردەوام بێ. پێویستمان هەیە بە کۆمەڵە شوێنێک کە بۆ نمونە بیانەوێ ئەم وەستانێکی هەیەیان ئەم پلاستیک شتانە لەگەڵ یانە عەقدەکەین و قسەیان لەگەڵاکەین بۆی ئەوان هاوکارمان بن و پلاستیکی زیاتر و شتی زیاتر وەربگرین بۆ بێنە دەست خەڵک. بێجگە لەمە ئێمە ئەمانەیە کۆمەڵی هاندەرێکمان هەبێ بۆ خەڵک بۆ نمونە لە شێوازی کۆپۆن دیسکاونت لە مۆڵەکان ئەم شتانە بۆی بتوانن خەڵک زیاتر هانیان بدەین بۆی ئەم ئیشە بۆی بتوانن زیاتر ڕیسایکڵکەن و ئێمە ئیسفادە لێبین و خەڵکی گەشت ئیسفادە لێبین. من وەکو بۆ چوونی خۆم کە ئەزمونێکم لەم کارەیە هەیە ساڵی پارکێمە چەند فێرخوازێ بووین ئێمە نە ئەمە لە منهەجا خوێندومانە نەیشتێ لە کاتێکا کە یەک دەرکۆدم لەو بەرنامی ئاردی و شتانەیە نەخوێندووە بەڵام توانیمانە پرۆجێکت دروستکەین. ئەمە لە ڕاستیە دەرخەریەوەی کە گەنجی ئێمە بەتوانایە ئەگەر بواری بۆ بڕەخسێت ئەتوانێ فکرەکانی پەرە پێبات و هیوادارم وەک هەموو کاتێک کە پاڵپشتی گەنج بکرێ بە تایبەت ئەوانەی کە ئەزمونیان هەیە بۆ چونکە ئێمە چەند گەنجێ بووین حەزمان لە ئیش و کارەکە بوو دڵنیام لەوەی کە لە داهاتوە پاڵپشتی بکرین هەریان من بم یان گەنجی تر بێت ئەوەمان بۆ دابین بکرێت کە لە بەردەستمان ناوێت کە تایبەتە بە ئیشی ڕۆبۆتیک و زیرەکی دەستکرد وەتیسان ئەڵێمەوە هیوادارم کە ئەمە لایەنە پەیوەندیدارەکان بیبینن وەکۆی بڵێن بۆچی لە وڵاتی ئێمە تا ئێستا تەکنۆلۆژیا یان زیرێکی دەستکرد پێش نەکەوتووە ئەتوانم بڵێم هاریکاری نەکراوی هەم لە کۆمەڵگاوە دەست پێ بکەی لە خێزانەوە دەست پێ بکەی خێزانەکەی خۆت دواتر لە حکوومەت هەم دارایی هەم معنەوی هەم مادی بۆی دڵنیایەکەمەوە کە ئەگەر ئەو شانەمان بۆ بکرێەوە گەنج ئەتوانین پەرە بە تواناکانمان بین و هیچمان فەرق نییە لەگەڵ ئەوانەی کە لە دەری وڵات ئەو کاراناکەن کە لای ئێمە بەحساب زۆر ناوازەیە لە ڕاستیای مەشتی زۆر ناوازترمان هەیە لەوان بەڵامەوەیە دەرنەکەوتووە پێویستمان هەم بە میدیا هەم بە حکوومەت هەم بە خێزانی خۆشمان هەیە لەم بوارەیە.